شانۆیەکێکە لەو هونەرانی کە شارستانیە دەباتە پێشەوە. یعنی چکە پەیام کۆمەڵە پەیام هەیە، ئیتر پەیامەکان سیاسی بێ، کۆمەڵایەتی بێ، هەر پەیامێک بێ لە ڕێگەی شانۆ ئێمە توانین بیگەێنین. جگە لەوەی کە شانۆ بێجگە لەوەی کە ئەتوانێت ئەگەر دیالۆگیش نەبێ بە جوڵەش بێ ئەتوانێت بیگەێنێ. چکە ئەگەر ئێمە زۆر جار کاری شانۆیمان هەبووە کە لە وڵاتان یان هەنێک کارمان هەبووە بردومانتە دەرەوەی کوردستانەوە عەرزمان کردووە، خۆشبەختانە کاردانەوەیکی زۆر باشی هەبووە، توانیمانەکانی چ بە دیالۆگ بێت چ بە جوڵە بێت توانیمانەکە کاردانەوەیەکی زۆر باش جێبێڵێن. بەڵام ئەتوان بڵام جارێک وەکو کوردستان گەلی ئێمە ماومانە ئەنگ چۆن لێ بگەینەوە بە وڵاتانی پێشکەوتوو. بەڵام ئێمەش یعنی ئەتوانم بڵم تاقەی زۆر باشمان هەیە بۆ ئەوەی کە شانۆ بەری نەپێشۆت. لە کوردستانیش کۆمەڵێک هەوڵی زۆر جددی و زۆر باشەیە، هونەرمەندی زۆر ماندوونە ناسەیە کە لێبڕاوانە شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ دروستکردنی شانۆیەکی جددی، بەڵام لەگەڵ ئەوەشا بێ ئیمکانێتی و هینەکەیە کە شانۆکاری کوردی تا حدێک دوورخستۆتەوە. ئەویش زیاتر پەیوەندی بە بێ میتۆدیەوە هەیە. بەکارهێنانەکانی شانۆ لە کوردستانە لان شانۆکارانەوە شتی زۆر خەڵکی زۆر باشە، نەزمی زۆر باشمانەیە، ئەستێرەی زۆر باشمانەیە لە شانۆیە. بەڵام ئێمە نەمانتوانیوە شتێک دروست بکەین بە ناوی شانۆی کوردیەوە، لەبەرەوەی کە ئێمە ڕێچکە و ڕێبازێکمان بۆ خۆمان نەدۆزیەوەتەوە تا شانۆکەمانی پێ بناسینەوە. لە دنیاە ناتوانین وامان کرد بێت ینی لەناو دیوارێکە شتێکمان دروست کرد بێت بە ناوی شانۆی کوردیەوە بەدا. تا ڕادەیەکی باش توانیوێتی یعنی شانۆ جێگی خۆی بکاتەوە لە ناو کوردستانە، بەڵام بەپێی ئەوە گرنگێکی زۆر باشی پێ نەدراوە لە ڕۆی ئەوەی کە بینەری کەمە. بینەرەکانی شانۆ تەنها ئەوانن کە هونەرمەندانێن، یعنی کە تۆ شانۆیەک ئەەکەی لە دەرەوە عەرزی ئەەکەیت تەنها یەکەم ڕۆژی عەرز یعنی بینەرێکی زۆری ئەبێت. بەڵام لە دوای ئەوە چونکە بینەرمان کەمە بەپێی ئەوەی کە هیچ گرنگێکی پێ نادرێت لە ناو کوردستانە، ئەتوانم بڵێم ڕادێکی کەم لە خەڵک یعنی یەن بۆ سیرکردنی ئەو شانۆیان. بەڕای من شانۆ تاکو ئێستا لە کوردستان نەیتوانیوە ببێتە مۆدێرنترین زمان کە بۆ گەیاندنی پەیامەکانە. خۆی ئەگەر بتوێ هونەر مۆدێرنترین زمانە و ستانداردترین زمانە لە گشت جیهان کە ئەتوانی پەیامەکەت بگەێنی. بەڵام بەداخەوە لە کوردستان نیمانە. بۆچی نیمانە؟ ڕەنگە ئەو ڕەوتەی کە بەسەر کوردستان هاتووە هۆکارێکی سەرەکی بێ. ئێمە ئاڵوقەدراین بە جەنگ، چەندها جەنگمان بینی، چەندها نەهامەتیمان بینی کە فریان نەکەوتین ئاوی دارەکەی شانۆ بین. ئێمە ئەوەندەی کە مەشغوڵی بەدەستێنانی ئازادی بووین، ئەوەندە مەشغوڵی لایەنە هونەری ڕۆشنبیریەکە نەبووین. بەڵام خۆشبەختانە لە دوای ساڵی 1991 لە دوای سەردەمی مامۆستا ئەحمەد سالار و کە ئەوان بناغێکی ئێجگار باشیان دانا بۆ ڕۆتی شانۆ بەرەو پێشوونێکی زۆر باشی بەرەو خۆی بینی و ئومێد ئەەکەم زۆر باشتر بێت بە جۆرێک کە نوێنەری کوردستان کارێکی هونەری بێت لەسەر ئاستی جیهان. بەڵێ بێگومان منکو خوێندکارێکی پەیمانگە هونەرە جوانەکان توانم چەند ئەزمونێکی خۆم لەم شوێنەیە بدۆزمەوانێ بەرچاوڕوونی بۆ خۆم و دنیابینیەک بۆ خۆم و توانیمە هەنێک کەسی باش بناستم لەم بوارە و توانیمە چەند هەوڕێکی باش دروست بکەم و بە یارمەتی مامۆستاکانم. ئیبەن بەڕۆ خۆشەویستەکەم، تۆ جارێ دەنگێنە چیتە بۆ واکەیت؟ ئیبەن چیتە بۆ واکەیت؟ تۆ جارێ دەنگێنە من ئابێ ماوەی خۆشەویستت چی بۆ لەم تۆ راوی ئەزانم ڕەنگەم بەرەبەرەوە بکە دۆستە نەدی، بەڵام جارێک ماوە مناڵبوونە ئیبەن من ئابێ خۆشەویستم چیتە بۆ ئەم لێەکەیت؟ خۆشەویستم بڵێ مارێکی ژەهراوی پیاوکوش. ئیبەن چیە بڕیەوە؟
چیە بۆ ئەم لێکیت بۆ نەڕستت لێمان گرتووە نەکرێتەوە فەتە لێ بێی فێڵاس تۆ زانی دەڵێ چی دروست نی چی پێوتمەوەی زۆر بوو تەنانەت خۆشەویستەکە شوانەوە درۆبەی چیدراوی من بەڕاستی خۆشەوی لا خەڵقان زۆر لێزانانەش من خەڵقە تازێ بۆ سەر بێت تا بمەشی بێت بۆ خەرە دوی خۆیەتی تۆ بێتە خەوانیشیان بۆ ساڵان منیش پێ بەزوان و شتێک چۆن ئیبەن زانی چێ نەکەیە بێتوان شەیتان نەکەیە ئەگەر شەیتان درۆبای لەوە کاتی پێ ناچە ئەوە پەیوەندی بەوە هەیە کە ئێمە تا چەند ئایدیای نووسینمان سنوورەکانی تێپەڕانەوە چونکە ئەو مەساتە گەورانەی کە بەسەر میلەتی کووردا هاتووە هەمویان خامەی زۆر جوان و زۆر گەورەن بەڵام ئێمە وەکو لایەنی نووسینی شانۆنامە نەمانتوانیوە ئەو سنوورە تێپەڕێنین بەنمونە ئێمە ئەنفالمان هەیە ئێمە ئێستا لە دنیاە ئەگەر شانۆنامەیەکە بواە باسی لەم کارەساتی کورت کردایە ینی زۆرمان هەیە بەڵام نەمانتوانیوە سنووریان پێ ببڕین نووسەرێکی وەکو هارۆڵد پنتەر یەت لەسەر کەیسێکی کوردی شتێکە نووسەکە نووسەرێکی جیهانیە و لەسەر بارودۆخی کوردەکانی تورکیا هاتۆ شانۆنامەیەکی نووسیوە بە ناوی زمانی چیاوە بەڵام ئێمەی کورد بۆ خۆمان نەمانتوانیوە شتێک بدۆزینەوە فۆرمێک بدۆزینەوە بۆ نووسینی ئەو تێکستانە و ئەو بابەتانە بکەینە بابەتێکی جیهانگیری هەندێک بابەت هەیە کە ئەتوانن بگەن بە ئەو پەڕی دنیا لەبەرەوەی فۆرمێکی جددیان هەیە لە داڕشتن لە نووسینە بەڵام ئێمەی کورد بەداخەوە لە نووسینیان نەمانتوانیوە ئەو بەربەستە بشکێنی لە زۆربەی وڵاتانی تریش ئیشی پێ ئەەکەن ینی ئەو میتۆدانەی کە ئێمە کاری لەسەرەکەین بۆ پێگەاندنی خوێندکارەکانمان زیاتر ئەو میتۆدانن کە لە وڵاتانی جیهانیش پشتی پێبەستن بۆ پێگەاندنی ئەکتەر بۆ نمونە ئێمە لە پۆلی یەکتاسێ میتۆدی ستانسلافسکی بەتەلە بە ئەڵێ ستانسلافسکی یەکێکە لەو قوتابخانانەی کە ئەکتەر پێ ئەگەیەنێت ئێمە زۆر جار میوانمان هاتووە لە دەرەوەی کوردستانەوە کە هاتووە سەیری مەنهەج و میتۆدی ئێمەی کردووە زۆر پێی سیر بووە کە ئێمەش وەکو گەلی کورد هیچمان کەم نیە لەوان بە هەمان میتۆدی ئەوان و بە نەفسی میتۆد کە ئەوانش لەسەری ئەڕۆم بۆ پێگەاندنی ئەکتەر ئەمانەیان کردووە ئەتوانین خۆمان هەوڵی ئەوە بین کە بینەر بۆ خۆمان پیا بکەین و بزانین بینەر حەزی بە چ زۆر نمایشێکە حەزەکات ئەو نمایشانەی کە ئەوان ئەیانەوێت چی بێت
بەعام کورد یعنی زیاتر حەز ئەکات دوورکەوێتە لەو فەوزایی لەو کێشانەی کە لە دەوروبەریا بەتایبەت ئەو حاڵی کوردستان کەتیایان یعنی هەمووی خەڵک هەمووی خەم ناکە خەڵک هەمووی خەمی هەیە ئەیانوێت لەوانە دوورکەونەوە حەزیان زیاتر بە شانەی کۆمیدی وەک لە شانەیەکی تراژیدی ڕەنگە غروری نووسەری کوردوای کرد ببێ کە نەتوانێت یاخود ڕێگە نەدا بە دەرهێنەرێک ئەو ئایدیای ئەو بەکاربێنێت کاتێک دەرهێنەرێک تێکستێک اختیار ئەکات هەڵی ئەبژێرێت بۆ ئەوەی کە نمایشێک ئەنجام بە دەرهێنەر ئازادە چ ئایدیاژی هەیە بەرامبەر ئەو تێکستە بەڵام ڕەنگە لە کوردستان کۆمەڵێک نووسەر هەبن کە پێیان خۆش نەبێت بۆ ئایدیا دەرهێنەرەکە ئیش بکات و یاخود لاواز بێ پەیامەکان لاواز بگات بە بینەران ڕەنگە ئێمە گەر ئێستا ئەم پرۆڤەی کەسا لە پشت من ئەڕوا کارنامەی دەرچوونی منە لە دوا قۆناغ چەمکی سەرەکی ئەم نمایشە جەنگە ڕەنگە تێکستێکی کوردیمان نەبێت کە باز لە نەهامەتیەکانی جەنگ بکات کە باز لەو کارە ساتانە نەگا کە لە جەنگا ڕوویە بەڵام خۆشبەختانە نووسەرێکی وەکو بیرتۆڵ برێشت هەیە لە ئەڵمانیاوە دەقێک ئەنووسێ پێش چەند ساڵێک پێش ئێستا کە ڕاستە و خۆ پەیوەندی بە کارە ساتەکان و ئەو ڕووداوانە هەیە کە لە جەنگا ڕوویاوە من ئەتوانم سوودی لێوەرگرم بە چەمکێک کە چەمکی ئێستاندن و ئێراندنە لە زمانی شانۆیان ڕەنگە تێکستێک چەند ساڵێک پێش ئێستا نووسرابێت بەڵام من ئەتوانم تەوزیفی خۆمی بۆ بکەم و ئایدیای خۆمی داخڵ بکەم لەگەڵ ئەم سەردەمایە بیگونجێنم هۆکارەکەی ئەوەیە کە بەداخەوە پەیامەکان ڕەنگە دەرهێنەر ئایدیای لە دەقێکی کوردیانە بێ و لە دەقێکی جیهانیە هەیە زیاتر من ئێستا خوێندکاری پەمانگای هونەرە جوانەکانم لە ئەو ئەتروحە و ئەزمونانەی کە من هەمە لێرە زیاتر پشت بە دەقی چیخۆف و شکسپیر و ئەوانە یعنی زیاتر ئەوانە ئێمە ئەتوانین ئەرزی بکەین هەرچەنە گردەقێکی کوردیش بێت ئەوە بۆ ئێمە ئاسانترێکە بەڵام زیاتر دەقەکانی چیخۆف و شکسپیر و ئەوانە یعنی زیاتر ئێمە کاری لەسەرەکەین لە ناو مەعهەدا دەقی کوردی هەمانە طبعا هەمانە بەڵام لە ناو مەعهەدا یعنی ئێمە بەپێی ئەوەی کە ئەی خوێنین لەسەر برێختە لەسەر شکسپیرە لەسەر ستانزلافسکیە لەسەر ئەو ڕێبازانە ئێمە زیاتر کارەکانمانەکەین مناڵێکی تەندروستی ژنێکی جوانی هەبوو هیچ شاردارێکی تر لە گرۆزینا بەخەتەوە بەخۆشی ناژیا ئایا من چۆن نەتوانم وەسیەوەتان بۆ بکەم لەزەتی لە ژیانە بێت پێچێ زۆر بەخۆشیشێ کەواتەمایە سەرخۆمان لێکەوە گوێرەی بکەم بەیانیکی یەکشەمەی جەژنی ئێستانەوە بوو شاردار لەگەڵ خێزانەکەی بەرەو کڵەسا لە کاتێکەوە پۆڕەکە بە قەمچی ئەگەڕێنێتە دواوە بۆ یەکەم جار لە جەژنی ئێستانەوەدا گەل میراتگری بینی میرە قەڵەوەکەیەتە ناو سڵاو لە خێزانی شاردارەکان سڵاودا ناسێنا باشبینی نمێ بە خەڵم ڕاگەینم زۆر خەڵم ناتوانی شامەڵە شارکبە بەڵام بۆچی شەکارە بۆچی شاردارە ئارامە بەڵام بۆچی بۆ توقەڵا میرە قەڵاوەکەیەتە ناو دوو سواری زێبۆش بە سڵاو هەموو فەرمانەکان بەتوانی جێبەجێکەن هیچ وڵاتم نەت
لە پەیمانگا و ناوەندە ئەکادیمیەکانی شانۆیە ئێرە شوێنێک نییە بۆ دروستکردنی نووسەر، شوێنێک نییە بۆ دروستکردنی قەڵەم، بەڵام شوێنێکە بۆ دروستکردنی ئەکتەر و دەرهێنەر کە تا حدێک توانیوێتی ئیشی خۆی جێبەجێ بکات. یعنی ئێستا چ مامۆستای زۆر باشەیە لێرە، چ تەلەبەی زۆر باشەیە کە توانیوێتی بێ بە ئەکتەرێکی زۆر باش، توانێتی ببێ بە دەرهێنەرێکی زۆر باش، کە زۆربەی لێرەش کە ئەوانەی مامۆستا لێرە زۆر بەمان یعنی هەر تەلەبە بووین هەر لەم پەیمانگەیە، دواتر ڕۆیشتوین بۆ شوێنی تر بۆ خوێندن و نەزمی زۆر گەورەشی پێگانە بەڕاستی ئەم پەیمانگەیە، بەڵام نەیتوانیوە قەڵەمێک دروست بکە. ئەوەش پەیوەندی بە پەیمانگەکەەوە نییە. ئێرە شوێنی دروستکردنی قەڵەم نییە، بەڕاستی شوێنی دروستکردنی ئەکتەر و دەرهێنەر و شانۆکارێن بەگشتی. ڕەنگە پشکی شێربەر بەرناوەندە ئەکادیمیەکان بکوێ لە کوردستان و ڕەنگیشە کۆمەڵێک کەس هەبێت لە دەرەوەی چوارچێوەی ئەکادیمی خۆی تاقەیەکی هەبێت توانی بێتی سوودی لێ وەرگێت و بێ بە دەرهێنەرێک یاخو ئەکتەرێکی باش لە دەرەوە. بەڵام لە هەر حاڵەتێکدا بێ ئەو ئەکادیمی نییە، بەڵام ئەم ئەکادیمیە وە لە موسسەیەک وە لە دەستگایەکی کوردی لە ژێر چاودێری حکوومەت هێرێمی کوردستاندا هەڵگری بڕوانامەیەەکە و پسپۆڕی بەدەستدێنێت لە بوارەکەیە و ئەو ئەکتەرانە یاخود ئەو دەرهێنەرانێک کە ئێستا هەمانن هەمویان دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان یاخود کۆلێژی سلەیمانی هەولێر و یاخود کۆلێژی بەغدا بوون کاتی خۆی کە کۆلێژمان نەبووە لە کوردستان کەواتە ڕۆڵێکی باشیان هەبووە لە پێگەیاندن. بەڵام لێرە هۆکارێکی ترمان هەیە کە هونەر و وەرزش لە کوردستان بەداخەوە نەبۆتە پیشە. گەر ببێتە پیشە ئەوانەی کە دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان و چەند ساڵە ونن ئەوانە گەڕێنەوە بۆ سەر پیشەکەی خۆیان، بەڵام بەداخەوە ناتوانێت بژێویت پێیا بکە. کۆمەڵە ئیشکالات و ڕۆتینیات هەیە کەوا کات دەرهێنەر و ئەکتەر نەتوانن بەردەوام لەسەر پیشەکەی خۆیان. وەکو بینەر چۆنێتی دەقەشانۆیەکە بڕیار لەسەروا بینەرە دەبیان نەبێ. ئێستا بۆ نمونە ئێمە پار ئەڕڵێکی شانۆیمان کرد لە مۆڵەیە بڵین من وەک مامۆستا و دەرهێنەرەکەشمان هەر مامۆستای پەیمانگا بوو لەم هۆڵە ئەرزمان کرد، ینی لە دەرەوەی پەیمانگا ینی بڵین ئیشەکە بەناوی پەیمانگاوە نەبوو. ئەتوانم بڵێم ئێمە ویستمان 10 ڕۆژ ئەڕزکەین، دوایی ئەرزمان درێژ کردەوە بۆ 8 ڕۆژ لەبەرەوەی بینەرێکی زۆرمان هەبوو. یعنی توانم بڵێم ئیش کەوتووە کە بینەری هەبێت. هەنێ ئیش هەیە بەردەوام ێستا بۆ نمونە ئێمە 18 ڕۆژ ئەرزمان کرد کە هێشتا بینەرمان هەبوو ئەخیر ڕۆژی ئەرز کە نمایشمان کرد لەسەر ئەم قادرمانەش و لە هۆڵەکە ینی کورسی و خەڵک بە پێوە ینی شوێن نەبوو لێی دابنیشە لەبەرەوەی ئیشەکەیان بەتەڵ بوو، ینی دەق کەوتووە. ڕەنگە بینەرێکی لە دەرەوە کە بەم ڕۆژگارە سەرخاڵی بژێوی پیاکردنی ژیانێتی لە دەقێکی وەکو هاملێت تێنەگا، ڕەنگە لە دەقێکی وەکو شالیر و ئەوانە تێنەگا کە جیهانی. بەڵام ئەرکی شانۆکارە کە هونەر بکات بە ئەوەی کە لەگەڵ بینەرەکەی بیگونجێنێت. بە نمونە لە دوو حاڵەتە لە یەک کاتە دوو نمایشی شانۆیمان هەبووش، نمایشێکیان باسی کێشەیەکی کۆمەڵایەتی ئەکرد، نمایشێکیشان باسی دەسەڵاتی پاشایەکی کرد لە چەند ساڵ پێش ئێستا. ئەو نمایشەی کە کێشە کۆمەڵایەتێکە هەبوو بینەری 2 جار زیاتر بوو لە نمایشەکەی کە دەقێکی بیانیە و ئەمیش دەقێکی بیانی بوو، بەڵام ئەم باسی دەسەڵات و کۆمەڵێک ڕۆتیناتی ئەوەیە کرد، بەڵام باسی کێشەیەکی کرد کێشەیەکی هاوسەرێتی بوو خەڵک ئەچوو بۆ بینینی نمایشەکە. ڕەنگە 2-3 جار داوایەکە کە کاتەکەی درێژ کرێتەوە، هۆڵەکەشی زۆر باش بوو، بینینەکەشی زۆر باش بوو. ئەرکی هونەرمەندە تێکستێک هەڵبژێرێت کەوا لە بینەرەکە بکە سەردانی هۆڵەکانی شانۆکە و ئەرکی بینەر نییە بگەڕێ بە دوای نمایشێکە کە لەگە عەقڵی ئەوە بگونجێت. تێکستەکە ئەبینێت، تایتڵی نمایشەکە ئەبینێت، بەدڵی بوو ئەچێتە نمایشەکە، بەدڵی نەبوو ناشێت. تا حدێک بەتایبەت ئەم ماوەیە لە سلێمانی نمایشی زۆر باشەیە و بینەریش زۆر باشە، بەڵام تەکنەلۆژیا بەعام ینی توانیوێتی کاریگەری لەسەر هەموو فئەکانی یا و کۆمەڵگەدا بنێت و لە ناوی شانە شانۆ. بەڵام ئێمە بۆچی بینەری زۆر وەعیمان نییە، بینەری زۆر باشمان نییە، پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری کۆمەڵگەوە هەیە. یعنی ئێستا شانۆنامەیەک کە شاکارێکی گەورەی جیهانیە کە لە ساڵی 500ەکانەوە نووسراوە تا ئێستا لە هەموو دنیاە بەردەوام نمایشەکرێتەوە، بەڵام لە کوردستان نەمانتوانیوە بینەر بۆ ئەم نمایشانە ڕابکێشی. ئەیش پەیوەندی بە ئاستی ڕۆشنبیری خەڵکەوە هەیە بەعام. خەڵکی ئێمە حەزی زیاتر لە شتی بەداخەوە نە ئەکادیمیە، حەزی لە شتێکە نازان پەیوەندیەکە بە
بە ڕەوش و بارودۆخی کوردستانەوە هەیە یان چی ئێستا ئەگەر شتێکی ببوورە وشەکەشی نەگونجاو دروستەکەی بۆ بینەرێکی زۆر ئەتوانێت بینەری بێت بەڵام بۆ ئیشێکی جددی ڕۆشنبیری گشتیمان وای کردووە کە کەلێنێک دروست بێت بۆی کە بینەرێکی زۆر باشمان نیە بۆ شانۆ 27 سێ تا ئێستا 3-4 نمایشی شانۆیی هەبووە بینەری بەپی پێویست هەبووە بەڵام ئەتوانم بڵێم لەو ئاستانیە هێشتا بینەر یعنی ئێمە گەر بمانەوێ شارستانیت کوردی بەرین بە پێشەوە لە ڕێی هونەرەوە ئەبێ دایم نمایشی بەردەواممان ئەبێ یعنی ئێستا لە وڵاتان بۆ مستەمر حەرزیان هەیە نمایشیان هەیە ئەتوان بڵێم بۆ چەند ساڵە هەر ئەو عەرزە دووبارێ و بەردەوامیش بینەریان هەیە پاشەوەی سەدام حوسێن لەسەر تەلەڤیزۆن ڕێکەوتنامەی جەزائیر هەدرێنێت جەنگی 8 ساڵەی عێراق و ئێران خەڵکی سوێت یعنی چی بابەت من داوای لێبوردنم لێ کردی نا داوای لێبوردنە کرد بۆی بێم شۆپاشەکە بخەمەکە ئەزای چی من بوومانە شوێنی بۆ بابەکە دەمێک بوو لێو جا ببوومەوە لە کاتی مشت بارانەکەی من دێت و گەڕاینەوە بۆ ماڵەوە ئەو کات هێشتا شلوکیان لە پاستا جیا نەکرابوونەوە شانۆی زستان هێشتاوەش لە نووسینی محەممەد یاقوبی بۆ جێڕانی مەریواڵەجەی لە دەرێنانی لاوەت حامید لە پەیمانگای هونەر جوانەکانی سلێمانی لە هۆڵی باردیادارداش ڕۆژی دووشەممە کاتژمێر 11 مێشەکرد هاتە تارمای خۆشحاڵیمان من بیرم نەچووە نردومەنی شیرەمەنی سەقاڵ بێنم نەکەی ئەوە چیەکەی لە دنیاە لەو زینەی دەستی باوم جوانتری دیوە ئەڵمازێکی زۆر جوانە بەڵێ خانمەکەم ئەمە زۆر نایابە ئەم ئەڵمازەی کە تۆی بینی